بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم طهر قلوبنا من الشبهات والشهوات وأعمالنا من الرياء يا رب العالمين. ليروا رافو شرحي أواني دست بيدكين شرح رافي الواسطي ابن تيمية رحمة الله ليبي كباسي دست ما عندك البو خواي پروردگار كابن تيمية زيجيري كردوا وكو أهل السنة وجماعة كخواي پروردگار خاوني دستا جل شأنه ولله المثل الأعلى دستو يدك كالخوي دوشيته وإمسونيت يكي نازانين بمعنى حقيقي راست يكي أو عقيدة بيرو برواي أهل السنة وجماعة. ولا باشان خواي پروردگار فرموي لآية دوام كابن تيمية هنايته سورة المائدة 64 فرموي وقالت اليهود يد الله مغلولة غلت أيديهم ولعنوا بما قالوا بل يداه مبسوطتان ينفق كيف يشاء. جولك كان قتيان خواي پروردگار پناب خواي دزدگرة لبخشيني بمعنى أوي پناب خواي رب العالمين لو مروفكان مغلولة و دزدگر بالرزيلي و قرچوشي دا قوتره كبخشرني زور و دستكراونيا يعني نابخشه لزماني عربي دا او وابكار دهندري اگر كسو مروفيك رزيل بي قرچوك بي دستگر بي بخشر نبي بوي بكار ده يعني بخيل بي جا خواي پروردگاريش جل شأنه لولاميان دا فرموي كجولك كان وادلين وقالت اليهود يد الله مغلولة يعني جولك كانش زانيتيان خواي پروردگار خاوني دسته وجل شأنه ولله المثل الأعلى يديان بو بكار هناوا بمعنى حقيقي وراستي شي كده بيوز بتأويلي ناكاتن او جا خواي پروردگار ده فرمي غلت أيديهم نا الدستيوان بقشو نكريتو دعاء اللي عندك خواي پروردگار جل شأنه فرمانه بسريان دادا ولعنوا بما قالوا بهوي او قسو بيرزيانيان برانبر بخواي پروردگار خوان وبر لعنتي خواي قرتو لعنتيان ليكرا بل يداه مبسوطتان خواي پروردگار لولاميان دادا فرمي بلكو دستكاني خداي كراون جل شأنه ينفق كيف يشاء خواي پروردگار چوني بيوي او هادي بخشيو ديدا بخشي هيच كسو شتيشيناكا جل شأنه ولله المثل الأعلى كواتا يداه لركانا جيجيري كرت خواي پروردگار بو خوي كخاوني دو دستا كالخوي دوشيتوا ولله المثل الأعلى بمعنى حقيقي وراست ودرستيكي وزي مسونيتيكي نازاني. و پیغمبر علیه الصلاة والسلام لچندین فرمودی جیگیری کردووە کە خوای پەروەردیگار خاوەنی دەستە بە معنای حەقیقیەکەی کە لە خۆی دەوەشێتەوە جل شأنه. لەیەک لە فرمودەکان کە لە صحیح مسلمی هاتیە بە ژمارە 1827 دەفەرمێ پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام المقسطون يوم القيامة على منابر من نور على يمين الرحمن. دادوەرەکان لە ڕۆژی دوایی واتەوانەی قستی دەکەن دادوەری دەکەن عەدالەتێکی حەقیقی و تەواو دەکەن ئەوانە لەسەر مینبەر و شوێنی بەرزی نورین و ڕۆناچین لە لای ڕاستی لە ڕاستی خوای ڕەحمان جل شأنه وكلتا يديه يمين مباركة پێغەمبەر دەفەرمی عەلەیهی الصلاة والسلام هەردوو دەستانی خوای ڕاستن مباركا بيروزن الذين يعدلون في أنفسهم وأهلهم وما ولوا. مقسطين كانت ذات تفسيري پیغمبر عليه الصلاة والسلام روني كردوا اواني دادورن درباري خوان عدالت لگر خوشيان دكن لگر اهل دورو بريشيان دكن ولگر اوانش كاوان بسريان فرمان روان.
جا لێرەدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جێگیری کرد لەو فەرموودە سەحیحەیدا کە فەرمووی دوو دەستی خوای نەی فەرموو دەستێکیش جێگیری کرد و فەرمووشی دەستەکانی خوای پەروەردیگار وەکیلتا یەدەیهی یەمین و هەردوو دەستی خوای پەروەردیگار ڕاستەیە واتە خێر و بەرەکەتیش لە ڕاستەیدا هەیە و بەوەی کە لە خوای دەوەشێتەوە جەل شەئنه ولله المەثل الأعلى کەواتە جێگیر بوو لەو فەرموودەش کە خوای پەروەردیگار دوو دەستی هەیە بەوەی لە خۆی دەوەشێتەوە چۆنیەتیەکەی ئێمە نازانین. لە فەرموودەیەکی تر کە لە سەحیح بوخاریاتێ بە ژمارە 7419 لە باس و خواسی تەوحیدی کە لە بابی کان عەرشوه عەلى الماء و لە سەحیح موسلیمی شاتۆ بە ژمارە 993 کە لە بابی زەکاتی لە کتابی زەکاتی و بابی الحث على النفقة وتبشير المنفق لە ئەبوو هورەیرەیەوە کە لە صحیح موسلیمی وا تۆمار بووە پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی سەڵات وسەلام یەمین الله ملأ لا تغیضها نفقة سحاء الليل والنهار أرأيتم ما أنفقه منذ خلق السماوات والأرض فإنه لم يغض ما في يمينه وبيده الأخرى القسط يخفض ويرفع. دفرمي راستي خواي پروردگار پیغمبر دفرمي عليه الصلاة والسلام پڕە وەکو لە کوردی دەگوترێ پڕ و تەژی بە معنای بە زمانی بادینی لەهجەی بادینی بە معنای تەواو پڕە هیچ نەفەقە و بەخشینێک لێی کەم ناکاتەوە ئەوەندە زۆری لەلایە خوای پەروەردیگار بە شەو ڕۆژ کە ببەخشێ ئایا دەبینن لەوەتی ئاسمانەکانی بەدیهێناوە و زەوی بەدیهێناوە ڕاستەی خوای پەروەردیگار هیچی لێکەم نەبوویتەوە هەندەشی بەخشیە و دایشتی جل شأنه ولله المثل الأعلى و بەدەستەکەی دیش دادوەریە لێی بەرز و نزم نابێ. کەواتە لێرەشدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دیسان دوو دەستی بۆ خوای پەروەردیگار جێگیر کرد بەوەی کە لە خوای دەوەشێتەوە ولله المثل الأعلى و چۆنیەتیەکەی نازانین. و لتفسير أواتش كخواي تعالى دفرمي لسورة الزمر آيات 67 وما قدر الله حق قدره والأرض جميعا قبضته يوم القيامة والسماوات مطويات بيمينه. ابن كثير لتفسير أواتي دفرمي أو وكوي وايا في قبض الله للمخلوقات يوم القيامة دفرمي نموني وكو فرمودي پیغمبر عليه الصلاة والسلام كذا فرمي يطوي الله السماوات بيمينه ويقبض الأرض بيمينه. خواهي پروردگار آسمان كان لول ددا و دپیشیتوا براستي والزويش دقري براستي كواتا دیسان لێرەش ئەوە بەڵگەیە لەسەروەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دوو ڕاستەی بۆ خوای پەروەردیگار جێگیر کرد ئەوەش حەقیقەت و ڕاستیەتی هەیە لە عەقیدەی ئەهلی سوننە و جەماعەی بەڵام چۆنیەتیەکەی نازانین و بۆی جێگیر دەکەین بۆ خوای رەب العالەمین بەوەی لە خۆی دەوەشێتەوە جەل شەئنه. و لەو فرمودي پیغمبرش عليه الصلاة والسلام كذا فرمي قلوب العباد بين أصبعين من أصابع الرحمن يقلبها كيف يشاء كلا صحيح مسلمي بجمار 2654 هاتيا جيجير بو فرموديش صحيحة پیغمبر عليه الصلاة والسلام ده فرمي ضلي بندكاني خواي لنيوان دو پنجي خوان لپنجكاني خواي پروردگاري رحمن وەریان دەجێڕی خوای پەروەردیگار هەر چۆنێکی بووێ ینی هەرجێڕ و وەرجێڕی دڕەکان دەکا قەلبیان دەکا لە باشەی لۆ خراپەی لە خراپەی لۆ باشەی بەڵام خراپیەکان بەدەستی خۆی بەندەکە هەر دەبژێری خوا عیلمی پێ هەیە لە بەروەی خوای پەروەردیگار جەل شەئنه ڕێگای پێدەدا کە خراپەکە ببێ والله أعلم بالصواب. لە پاشان لە فەرمودەیەکی دیهاتیە دەفەرمێ يطوي الله السماوات يوم القيامة ثم يأخذهن بيده اليمنى. آسمان كان لروج دوائي خواد بيشيتوا
لولیان دەدا لە پاشان بەڕاستەی دەیانگرێ ثم يقول أنا الملك لە پاشان دەڵێ من پاشام أين الجبارون كانن ئەوانەی کە خۆیان بە زل و گەورە دەزانی لەسەر ڕووی زەوی لاف و گەزافی زلی و گەورەی و مەزنیان لێ دەدا أين المتكبرون كانن ئەوانەی کەوا لودبەرز بوون ثم يطوي الأرضين السبع ثم يأخذهن بشماله لە پاشان حەفت طبقەی زەویەکەی ئەویش دەپێچێتەوە و لولیان دەدا خوای پەروەردیگار جا لە پاشان بە شیمالی و چەپەی دەیگرێ ثم يقول أنا الملك أين الجبارون أين المتكبرون جا لە پاشانەکە دەڵێ دیسان دەفەرمێ من پادشام و خاوەنی ڕاستەقینەی هەموو بەدیهێنراوەکانم کانن ئەوانەی خۆیان پێ بەرز و مەزن و گەورە بوو کانن ئەوانەی فیزی ئەوەیان لێدەدا خۆیان پێ لوت بەرز بوو جا ئیبن عەباس دەفەرمێ ما السماوات السبع والأرضون السبع في كف الرحمن إلا كخردلة في يد أحدكم دەفەرمێ ئەو ئاسمانانە و حەفت ئاسمانەکە و حەوت زەویەکە طبقەی زەوی دەفەرمێ لە چەنگ و جی خوای پەروەردیگار و لە کەفی خوای ڕەحمان وەکو خەردەلەیەکی زۆر بچووکە لە دەستی ئێوەی مرۆڤدا ئاوای تەشبیه دەکات ئاوای دەینتەوە ابن عباس رضي الله عنهما ولله المثل الأعلى گەورەی و مەزنی خوای پەروەردیگار بەدیار دەخە کەواتە کورتەی قسان عەقیدە و بیر و بڕوای ئەهلی سونە و جەماعە ئەوەیە کە جێگیری دەکەن دەفەرمون خوای پەروەردیگار خاوەنی دوو دەستیە هەر دەمای بیەوێ دەیان کاتەوە دەیان قوچێنی و بەرز و نزمیان دەکا و پەنجەی هەیە کە لە فەرمودەکەی ڕابردوو سەلماندمان بەڵام چۆنە ئێمە چۆنیەتیەکەی نازانین حەقیقەتیشی هەیە و جێگیریشی دەکەین ولله المەثل الأعلى باشە ئێمە لە ئەخیر و کۆتاییەکەی ئەوەی بڕێین بۆچی ئەو سیفەتانەی خوای پەروەردیگار بخوێنین و خوای پەروەردیگار بۆ ئێمەی بڕیاردایە و لە قورئانی پیرۆز هاتووە و لە حەدیثی صەحیح پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام مەبەست لە شارەزابوون لەو سیفەتانەی خوای پەروەردیگار چییە؟ یەکەم خاڵ ئەوەیە لە عەقیدەی ئەهلی سونە و جەماعە ئەوانە سیفەتی کەمال و تەواویەتن ئەگەر ئەو سیفەتانە نەبێ ئەو کاتەی ئەتوو خوای تەعالە جەل شەئنه بە تەواوی و سەد لە سەتی ناناسی لەبەر هەندێک پێویستی بووە خوای پەروەردیگار جەل شەئنه پێویست بووە بۆ بەندەکانی کە ڕەوانەی کردیە و شی کردیتەوە و پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام لە پاشان خاڵی دووەم و قازانجی دووەم ئەوەیە واجب و پێویستە لەسەر هەموو موسڵمان و بڕوادارێکی شوێنی دەقەکانی قورئان و حەدیثە صەحیحەکانی پێغەمبەری بکەوی عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەی کە خوای تێدا وەصف کرایە لە هەموو ئەوانی تر لە پێشترە بەبێ تەحریف و تەعتیل و تەمثیل و تەشبیه ئەوجار ئەوەش باسی تەعتیل و تەحریف و تەمثیل و تەشبیه و تەکیفمان کرد لە پێشتر پێناسەمان کرد ئێستا ناچینەوە سەری و خاڵێکی تر ئەوەیە کەوە ئەگەر وەصفەکان بەدیار بکەون گەورایەتی مەوسوفی بەدیار دەخە ئەتو چەندی کەسێک وەصفی زیاتر شارەزابی ئەوەندە لەلات خۆشەویستتر دەبی ئەوەندە لەلات بەرز و مەزنتر دەبی کە سیفەتەکانی لەو پەڕی تەواوی و ڕێکوپێشی بی جای خوای پەروەردیگاریش سیفەتەکانی لەو پەڕی تەواویە چەندی ئێمە بە سیفەتەکانەوە بیناسین ئەوەندە چاکتر لێی نزیک دەبینەوە ئەوەندە چاکتر لێی دەترسین ئەوەندە چاکتر خۆشمان دەوێ و هەر لەو پێناوانەیە کە ئەهلی سونە و جەماعە بەڵگەکانی ئایەتی قورئانی و فەرمودەکانی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام جێگیر دەکەن و دەینەوە هەتاوەشینە ئێمە چاکتر و زیاتر لە خوای بترسین و لێی نزیک بینەوە لە پاشان ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبی لە مەتنی ئەلواسیتیەی گەیشتە سەر ئەوەی جێگیرکردنی چاو بۆ خوای پەروەردیگار العین وقوله واصبر لحكم ربك فإنك بأعيننا سورة الطور آيات 48 لسورة القمر آيات 13 و 14
خواهی پروردگار فرمویتی وحملناه على ذات ألواح ودسر تجري بأعيننا جزاء لمن كان كفر. ولسورة طه آية سيونوش فرميتي وألقيت عليك محبة مني ولتصنع على عيني. خواهی پروردگار لو آیتانا کە فەرموویتی ابن تەیمیە بە بەڵگەی هینایتەوە بۆ جێگیرکردنی چاو بۆ خواهی پەروەردگار چاوێک کە لە خۆی دەوەشێتەوە ولله المەثل الأعلى بەبێ تەحریف و تەعطیل و تەمثیل و تەکیف و چۆنیەتیەکەی و چۆنیەتیەکەی ئێمە نازانین ئەهلی سونە و جەماعە وا دەفەرمون. ئایەتی یەکەم مانای ئەوەیە واصبر لحکم ربك فإنك بأعيننا واتە ئارامگر بە بۆ فەرمانی خوای تۆ بە چاوی ئێمەی بەو مانایی دەتبینین بە چاو لە ئێمە دیاری و بزرنی کە دەشتبینین بە معنای دەتپارێزین ئاگاشمان لێتە. هەروەکو خوای پەروەردگار لە ئاەتێکی تری سوورەتی طه 46 دەفەرمێتە هارون و موسا پێغەمبەری عەلا نەبینا و عەلەیهیم الصەلاة وەسەلام إنني معكما أسمع وأرى. هەڕوونە لای فرعونی مەشترسن چونکە من لەگەڵتان دام و ئەو مەعیەی خوای پەروەردگار بۆ بڕواداران و پێغەمبەران مەعیەیەکی تایبەت و خاصە، یعنی نەک ئیلا بە قودرەت و عیلم لەگەڵتان دام بە معنای ئەوەی سەریشتان دەخەم پشتگیریشتان دەکەم. بۆ بڕواداران مەعیەی خاصە و بۆ تێکڕای مەخلوق و بەدیهێنراوەکانی مەعیەی عامە. و لە پاشان دەفەرمی ئەسمع و ئەرە دەبیستم و دەبینم ئەوەی لەوێ دەکرێ کەواتە خوای پەروەردگار جەل شەئنوه خاوەن ئەو سیفەتانەیە ئەهلی سونە و جەماعە بۆی جێگیر دەکەن. و لە ئاەتی تر خوای تەعالە فەرموویتی الذي يراك حين تقوم لەو کاتەی تۆ هەردەستیەوە و لە پەیاندای خوای تەعالە دەتبینێ ئەو خوایە کە دەتبینێ کەواتە خوای پەروەردگاریان دەفەرمی فإنك بأعيننا لەو ئاەتەی ڕابردوو بە معنای نەڕاکە دەتبینین. ئەوانە هەموو بەڵگەنە لەسەر ئەوەی ئەهلی سونە و جەماعە دەڵێن ئەو مانایی لێوەردەگیرێ کە خوای پەروەردگار صفەتی عینی بۆ خۆی جێگیر کردیە جەل شەئنوه عینێک کە لە خۆی دەوەشێتەوە بە معنای حەقیقیەکەی ولله المەثل الأعلى چۆنیەتیەکەشی نازانین. و جاریش وێ باشە بۆ لێرە گەر پرسیارەوەی بکرێت دەرێ خوای تەعالە فەرموویتی بئەعیونینا نای ضەمیری جەمعی بۆ بەکارهێناوە لۆ بە تاگ نەیهیناوە بە تەسمیە نەیهیناوە. زۆر جار ناو ضەمیری جەمع لە زمانی عەرەبیدا بۆ عەظەمەت و تەعظیم و گەورەییە، یعنی بەکاردەهێنرێ. جا خوای پەروەردگار لەبەر گەورەیی ئەو سیفەتەی خۆی بەکاری هێناوە وا دەفەرمون زانایان نای بەکارهێنایە کە ذاتی خوای تەعالە هەم مەزن و گەورەیە و هەم ئەو جێگیرکردنی ئەو سیفەتەش بۆ خوای تەعالە گەورە و مەزنایەتی تێدایە. خوای تەعالە نای ضەمیری بەکارهێنایە کە ضەمیری جەمع و کۆیە. و لە فەرموودەی پێغەمبەری شاتی عەلەیهی سەڵات وسەلام کە بەڵگەبی لەسەروەی خوای پەروەردگار چاوی هەیە، چاوێک کە لە خۆی دەوەشێتەوە، عینێک کە لە خۆی دەوەشێتەوە کە دەفەرمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام إن ربكم ليس بأعور کە ئەو فەرموودەشیان لە سەحیح بوخاری بە ژمارە 7131 هاتیە و لە سەحیح موسلیم بە ژمارە 2933 تۆمار بووە. دەفەرمێت دەربارەی دەجال کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەدوێ و قسان دەکا دەفەرمێت دەجال ئەعوەرە، یعنی خێلە، چاوەکانی ڕاست و ڕەوان و تەواو نییە و لە ناوە ڕاست نییە، خێلە دەجال. یان لە ڕیوایەتەکانی تر دەفەرمی چاوێکی قەپاتە و چاوێکی کراوەیە. قەپاتە وەکو پارچەیەک لە گۆشت و ئەوانەی بەسەردا هات بێ هەر هیچی پێوە دیار نییە کە چاویشە وەکو باس و خواسی دەجالی وا دەکا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. جا لەو شوێنیدا دەشفەرمێ إن ربكم ليس بأعور. جا دەجال کە دەڵێ من خوامە و لەگەر ئەوەیدا یەک چاوی هەیە و چاوێکی قەپاتە و یان خێلە، بەڵام خوای پەروەردگارتان ئەعوەر نییە
کە دەڵێ ئەعوەر نییە معنای چ دەگەینی کە گۆترا فلان کەس ئەعوەر نییە یعنی خێل نییە خێلیش لە زمانی عەرەبی عادەتەن یەک چاو خێل نییە کەواتە بە دوو چاوی ڕاست و ڕەوان دەگۆترێ کە دەڵێ فلان کەس خێل نییە ئەهلی سونە و جەماعە دەفەرمون کەواتە ئەو فەرمودەیە بەڵگەیە لەسەرەوەی کە پێغەمبەر جێگیری کرد عەلەیهی سەڵات وسەلام هەردوو چاوەکانی خوای پەروەردیگار سەلامەتن خێل نینە و نابینانیە خوای پەروەردیگار بەس هەموو ئەو مانایانە و جێگیرکردنی چاو بۆ خوای پەروەردیگار بە مانایە حەقیقیەکەشی چۆنیەتیەکەی نازانین کەما یەلیق بجەلالیه سبحانه وتعالى. و ئاەتی دووەم کە ئیبن تەیمیە هینایەتەوە و ئی سوورەتی ئەلقەمەر ئاەتی 13 و 14 خوای تعالى فرموویەتی وحملناه على ذات ألواح ودسر تجري بأعيننا جزاء لمن كان كفر أوش درباري نوح بيغمبري على نبينا وعليه الصلاة والسلام كخواي پروردگار لو كاتي سواري كشتيكي دبي نوح بيغمبر على نبينا وعليه الصلاة والسلام لقر أواني كلقر سوار دبن بروادار كان كأو كشتية دروست كراوي دستي نوح بيغمبري بو على نبينا وعليه الصلاة والسلام لدارو لبزماري أو كاتي وهرشتيق لواني ككشتي بي دروست دكرا دروستي كردبو نوح بيغمبر على نبينا وعليه الصلاة والسلام چونك خواهي پروردگار فرمانو أمري بيدابو كسواري بنو بو كشتيه وخواهي پروردگار قتاريان دكا لو عذابي كرواني دكاتن كوكو غضبك لقومي نوح خواهي پروردگار ديگري جا خواهي پروردگار كدفرمي نوح من باركرد لسر تختداركان كليك بسترابونوا چه ببزماري و هر با شتيشي او كاتي كداري ليك دبستوا جا سواري او كشتبوني نوحو اواني بروادار بون لگري خواهي پروردگار كسواري كردنو يارمتيدان دفرمي تجري او دروا او كشتيا بأعيوننا بچاو ديري موا ببينيني موا خواهي پروردگار دفرميتن واتا ديان پاريزين چاو ديريان دكين خواهي پروردگار دفرمي که لناو نچن جا اوش دیسان خواهی تعالی فرموی بأعیوننا وكل آياتكي سورة الطور شر فرموي اوش جيجير كردني اوي تيدايك خواهي پروردگار خاوني چاوة صفتي چاو عيني هيا ولله المثل الأعلى جا اما بوي جيجير دكين وكو أهل السنة وجماعة بلام چونيت يكي نازاني ولا سورة طه لپاشان آياتي سيونو كابن تيمية ببلغي سيمي هنا وبو جيجير كردني صفتي چاو عين بو خواهي پروردگار اويش خواهي تعالى فرميتي وألقيت عليك محبة مني ولتصنع على عيني خواهي پروردگار هوال دادا كبندكي خوي موسى خوش دوي ولينزيك كموسى پیغمبر على نبينا وعليه الصلاة والسلام جورك لجوركاني محبت و خوشويستي تايبتي بوي هي خواهي پروردگار بو موسى لبرهنده دفرمي تو وكو بلي پروردد دكين بديتني موا و بچاوديري موا اي موسى لجير چاوديري موا و بديتني موا و بپاراستني اي موا تو پروردد بيو پيدگي اما دت پاريزين لهمونا خوشيشي او جار خواهي تعالى فرمي على عيني اوش بلغي اهل السنة وجماعة دفرمون لسر يك چاو بو خواهي پروردگار جل شأنه جا اگر بگوتري باشا ليركانا باسي تاچي كرايا دلين تاك جاروه و شكا جنسا جنس لزماني عربي زياتر ليشيش دقرتو ما بس لي لو آياتي أهل السنة وجماعة دفرمون عدد وجمارة دياري كردنية ما بس جنسكيا جنسيش فردي هيو لزمان عربي دا أو إشارة زابي دزاني ببلغي أوش أهل السنة وجماعة دفرمون إما حديثو فرمودي پیغمبري عليه الصلاة والسلام جيجيريان كردية بو خواهي پروردگار كخواهي پروردگار خاوني
دوو چاوە بە حەقیقی و ڕاستی کە لە خۆی دەوەشێتەوە چۆنیەتیەکەی ئێمە نازانێت. لە پاشان ئیبن تەیمیە لە سەرەتا و تا ئێستا و هەندێکی تری ماوە ئاەتان دەینتەوە بە ئاەتی قورئانی پیرۆز سیفەتەکانی خوای جێگیر دەکا. لە پاش ئاەتەکان ئەوجا دەست بە فەرموودەکان دەکا، فەرموودە و حەدیثی پێغەمبەریش دەینتەوە عەلەیهی سەڵات وەسەلام لە مەتنی واسیتیە. جاگەیشتە سەرەوەی ئەو جارە ئیبن تەیمیە دەیەوێ سەمع و بەسەڕ و ڕوئیە و دیتن بۆ خوای پەروەردیگار جێگیر بکە کە دەفەرمێ خوا فەرمیەتی لە سوورەتی مجادلە ئاەتی 1 قد سمع الله قول التي تجادلك في زوجها وتشتكي إلى الله والله يسمع تحاوركما إن الله سميع بصير. ولآياتي ستواشتاويشي آل عمرانش خوا فرميتي لقد سمع الله قول الذين قالوا إن الله فقير ونحن أغنياء. ولآياتي هشتاي سورة زخرفش خواهي تعالى فرميتي أم يحسبون أنا لا نسمع سرهم ونجواهم بلى ورسلنا لديهم يكتبون. ولسورة طه آية 36 خواهي تعالى فرميتي إنني معكما أسمع وأرى. لسورة علق آية 4 فرمي ألم يعلم بأن الله يرى. ولسورة الشعراء آية 218 تا 220 خواهي تعالى دفرمي الذي يراك حين تقوم وتقلبك في الساجدين إنه هو السميع العليم. ولسورة التوبة آية 105 خواهي پروردگار فرميتي وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون. أو آياتاني همو كرد بلغة ابن تيمية رحمة خوای لێبی و تۆماری کرد لە العقیدە الواسطیە کە بۆ جێگیرکردنی سەمع و بەسەڕ و ڕوئیە بۆ خوای پەروەردیگار جل شأنه. جا ئاەتی یەکەم کە خوای تعالى لسورة المجادلة آية 1 فرمووی قد سمع الله قول التي تجادلك في زوجها وتشتكي إلى الله. أو آية بەڵگەیە ڕاشکاوانە لەسەر ئەوەی کە خوای پەروەردیگار جێگیرکردنی سەمع بۆ خۆی بڕیار دەدا کە خوای تعالە بیسەر بووە بۆ ئەو قسە و گۆتنەی ئەو ئافرەتەی کە خەولە بوو شکایەت و سکاڵای هەبوو لە پیا و هاوسەرەکەی خۆی بردیە لای پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام. خوای تعالە دەفەرمی بێگومان خوا بیستی قسە وتەی ئەو گفتوگۆیەی نێوان تۆ و خەولەی ئەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەربارەی سکاڵا بوو دەربارەی هاوسەرەکەی شکایەت و سکاڵایەکەی هێناوە بۆ لای خوای پەروەردیگار دەبیستی ئەو گفتوگۆی نێوان ئێوە چونکە بەڕاستی خوای پەروەردیگار بیسەر و بینەرە. جا لە پاشان زانانی ئەهلی سونە و جەماعە دەفەرمون ئەوە بەڵگەیە خوای پەروەردیگار جارێک بە سیغە و دەربڕینی ماضی لەو ئاەتەیدا بۆ خۆی جێگیری کرد کە بیسەر بووە و جارێک بە سیغە و دەربڕینی مضارع. جاری یەکەم کە دەفەرمێ لقد سمع الله قول الذين قالوا إن الله فقير ونحن أغنياء لو آياتي دومش ولا آياتي كمش دفرمي قد سمع الله قول التي تجادلك في زوجها. أو أنا هردو كان بصيغي ماضينا جێگیری کردی خوای پەروەردیگار جا بە سیغەی ماضی بەڵگەیە لەسەروەی ڕووداوەکە و حەدەثەکە و فعلەکە و شتەکە هاتیتە جێ ڕابردوو بووە و جێگیرکردنەکەشی بەهێزترە کەواتە خوای پەروەردیگار لە پێشتر کە ئەوان وایان گۆتیە و خوای تەعالا ئەوانی بیستیە لەو کاتیکەوەیان گۆتیە و لە ڕابردووەکەی و لە جاری دووەم بە سیغەی مضارع دەفەرمی والله يسمع تحاوركما. خوای تعالە دەبیستێ بە معنای لە داهاتوش کە ئەگەر قسان دەکەن و گفتوگۆی دەکەن هێشتا نەشگەیشتینە سەری و یان دەستان پێکردێ و هێشتا کۆتایی پێنهاتیە ئەویش هەر دەبیستێ چونکە مضارع بەڵگەیە لەسەر حاڵ و ئێستا و لەسەر ئیستیقبال و داهاتوو. کەواتە
خوای تعالى ئێستاش دەتان بیستێ ئەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو گفتوگۆی لە نێوان تۆ لەگەڵ خەولەی ئەو ئافرەتە سەحابیەی هەیە و لە داهاتووش دەتان بیستێ ئەوانە هەمویان بەڵگەی ڕاشکاوانن لەسەر ئەوەی کە خوای پەروەردیگار سەمعی هەیە و دەبیستێ وەلیلله المەثەل الأعلى بەوەی کە لێی دەوەشێتەوە بە حەقیقی و ڕاستی ئێمە چۆنیەتیەکەی نازانین. ولو آياتي تريش كفرمي إنني معكما أسمع وأرى درباري دفرميت موسى پیغمبري على نبينا وعليه الصلاة والسلام ودفرميت هارون پیغمبري على نبينا وعليه الصلاة والسلام كمن لقرتان دامو دتان باسمو دتان بينم خواهي پروردگار اوش لوي بصيغي مضارعي جيجيري كرديا واتا انگو هرون لداهاتو دا كدقنا لاي فرعوني من دتان باسمو دشتان بينم كواتا بلغي لسروي خواهي پروردگار جل شأنه صفتي سمعيها ودش بيسته وحقيقيشة بلام ولله المثل الأعلى شونيتيكي منازانين أو راوبوتوني أهل السنة والجماعة جالير كان دا لبرناماني كادين كوتاي وبياني إن شاء الله بپشتیوانی خواهی پروردگار اگر تمن باقی بو هر لیره و لیشگرید دینه و دستی پیدکینه و صلى الله وسلم على نبينا